لەگەڵ هاتنەوەی جەژنی قوربانی پیرۆز ڕێژەی سەربڕین لە کوشتارگەی نوێی سلێمانی بە ڕێژەی لە سەداسی زیادی کردووە و سەرپەرشتیارانی کوشتارگەکە پێشبینی دەکەن لەگەڵ زیاتر نزیک بوونەوەی جەژنی قوربان ڕێژەی سەربڕین بەراورد بە ڕۆژانی ئاسایی بە ڕێژەی لە 150 بەرز دەبێتەوە. بەشی تەندروستی کوشتارگەی نوێی سلێمانی داوا لە خێرۆمەندان و دەستگا خێرخوازیەکان دەکات لە ڕێگەی کوشتارگە حکومیەکانەوە قوربانیەکانیان ئەنجام بدەن تا ئەوەی گۆشتێکی تەندروست بکات دەست بە کاربەران لە هەرێمی کوردستان. ئێستا هێشتا هەفتەیەکی ماوە بۆی کە بچینە یەکەم ڕۆژی جژنی قوربانەوە هەتا نزیک بینەوە لە ڕۆژانی جژن ڕێژەی کوشتار زیاکە لە 130 بۆ لە 150 زیادەکە و تەنانەت ئەو دوو ڕۆژەی کە پێی ئەوتری ڕۆژی عارەفە بەنسبەت کوشتارگەوە ئەو دوو ڕۆژە ستافی پزیشک و کارمەندانی ڤێتەرنەری 24 کاتژمێر پشکنینی گۆشتەکەن تاوان پشکنینی پێش سەربڕین و پشکنینی دوای سەربڕین. ئێمە ئامانجی ئێمە ئەوەیە کە گۆشتێکی تەندروست بگا بە هاوڵاتیان. بەهۆی زۆری ڕێژەی سەربڕین و قوربانیکردنی ڕێکخراو و دەستگا خێرخوازیەکان لە ڕێگەی کوشتارگەی نوێی سلێمانیەوە لە جەژنی قوربانی پیرۆزدا سەرپەرشتیارانی کوشتارگەکە بڕیاریان داوە 24 کاتژمێر لە کارکردن بەردەوام بن تا ئەوەی بتوانن پێشوازی لە خواستی بازاڕ و تەنانەت خێرخوازان بکەن. دامانە ئەو دوو شەو ڕۆژە بەرنامەیەکی جوان و تۆکماندانە لەگەڵ دکتۆرەکانە کە ئەم عارفە بەڕێکەین و ئیشەڵا لە ڕۆژی دووشەمە کە دەوامنیە قەسابخانە دووبارە ئەشۆینەوە غەسڵێکەکەین دوای ئەوە بۆ ڕۆژی سێشەمە کە یەکەم ڕۆژی جەژنی قوربانە وعدمان بە چەند دەستگایەکی خێرخوازی داوە کە قوربانیان بۆ بکەین کە 3 دەستگا 4 دەستگا ئەبن کە وعدمان داون و عەقدمان لەگەڵا کردوون بۆ هاوڵاتیانیش کراوەی ئەگەر هەر بێت. بەڵام داواشمان کردو لە هۆبەی ڤێنتێنەری داوامان لێ کردووە ئێمە سیانەیەکی زۆرمان هەیە تەنها ئەتوانین 2 ڕۆژ بیکەینەوە لەبەرەوەی 2 ڕۆژی دواتری دوای جژن ئێمە مەشغوڵی سیانەکانە بین و هەوڵەدین بە 2 شەو بە 2 ڕۆژ ئەو سیانانە نەجات بێن ئینشاءڵڵا. بڕیارە هاوشانی ساڵانی ڕابردوو دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرۆمەندانی دڵئاوا سونەتی قوربانی زیندوو ڕابگرێت و لە ڕێگەی کوشتارگەی نوێی سلێمانی و بە میکانیزمێکی شەرعی و تەندروستی سونەتەکە جێبەجێ بکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زۆر.